نیازی جوولەکەکان بۆ هەڵکوتانە سەر مزگەوتی ئاقسا لە 28 ڕەمەزان و هەوڵی بە زۆر دەرکردنی دانیشتوانی گەڕەکی جەڕاح لە قودس دوو هۆکار بوون وایان کرد بە درێژایی شەوانی مانگی پیرۆزی ڕەمەزان شاری قودس ئارامی لەبەر هەڵبگیرێت. لە چەند مانگ پێشترەوە ئۆردوگانشینەکان و ڕێکخراوەکانی جوولەکە خۆیان بۆ هەڵکوتانی گەورەی سەر مزگەوتی ئەقسا لە 28 ڕەمەزاندا ئامادە دەکەن. با پێی ڕۆژمێری عیبری ئەو یادە هاوکاتە لەگەڵ ئەوەی ناویان لێناوە ڕۆژی یەکخستنی قودس یان قودسی عیبری و بنەڕەتەکەی بۆ داگیرکردنی تەواوەتی قودس لە شەڕی 6 ڕۆژەی ساڵی 1967 دەگەڕێتەوە. ساڵانە ئۆردوگانشینەکان و ڕێکخراوەکانی جوولەکە لەو ڕۆژەدا هەڵکوتانی گەورە و ترسناک بۆ سەر قودس و مزگەوتی ئەقسا دەکەن و دوو ڕۆژبەر لەو وادەیە ڕێپێوانی گەورەی هەزاران کەسی ئەنجام دەدەن. ئەمساڵ بەر لەو وادەیە دانیشتوانی موسڵمانی قودس بۆ ڕێگری لەو بۆنێ و هەڵکوتانە سەر قودس و مزگەوتی ئەقسا بڕیاری مانەوە لە مزگەوتەکە و شکستپێنانی پرۆژەی درێژخایەنی باجوولەکەکردنی قودسیاندا. هاوکات لەگەڵ دۆخی مزگەوتی ئەقسا دەرچوونی بڕیاری دادگای ناوەندی قودس بۆ دەرکردنی خێزانە فەڵەستینیەکان لە گەڕەکی شێخ جەڕاح لە قودسی خۆرهەڵات دۆخەکەی ئاڵۆزتر کرد و مانەوەی نزیکەی 2 هەفتە پێکدادانی توندی نێوان فەڵەستینیەکان و ئۆردوگانشینەکانی لێکەوتەوە. بە پێی زانیاریەکان تا ئێستا 12 خێزانی گەڕەکی شێخ جەڕاح بڕیاری دادگای نێوەندی قودسیان بۆ چۆڵکردنی خانوەکانیان بە بەرژەوەندی جوولەکەکان بەدەست گەیشتووە. هەفتەی ڕابردووش بوو تۆمارێکی ڤیدیۆیی کچێکی بەڕەچەڵک کوردی شاری قودس بڵاو بووەوە کە لەگەڵ جوولەکەیەکدا ڕوبەڕوو دەبووەوە کە دەیویست خانوەکەی داگیر بکات. با پێی ئەو تۆمارە ڤیدیۆیە جوولەکەکە نەیدەتوانی نکۆڵی بکات لەوەی ئەوەی ئەو هەوڵی بۆ دەدات دزی و داگیرکاریە، بەڵام پاساوی بەوە دەهێنایەوە کە ئەگەر ئەو داگیری نەکات یەکێکی دیکە هەر داگیری دەکات. هەرچەندە لە ساڵی 1948 و 1972 جوولەکەکان بانگەشەی خاوەندارەتی خانوبەرەکانی گەڕەکی شێخ جەڕاح و چەند گەڕەکی دیکەی قودس دەکەن لە کاتێکدا لە دوای نسکۆی ساڵی 1948ەوە کە ئەو کات قودس لە ژێر دەسەڵاتی ئوردوندا بوو، ئەو خێزانانە بەپێی ڕێکەوتنیەکی نێوان حکومەتی ئوردون و ئاژانسی ئۆنروای سەر بەنەتەوە یەکگرتووەکان لەو گەڕەکە نیشتەجێ بوون. گەڕەکی شێخ جەڕاح بە ناوی حوسامەدین شەرەفەدین عیسا جەڕاحەوە ناونراوە کە پزیشکی تایبەتی سەرکردەی بەڕەچەڵەک کورد سەلاحەدینی ئەیوبی بووە لە قودس. هەرچەندە جوولەکەکان بانگەشەی خاوەندارەتی خۆیان بۆ زەوی ئەو گەڕەکە بۆ 136 ساڵ پێش ئێستا دەگەڕێنەوە، بەڵام شێخ جەڕاح پزیشکە تایبەتیەکەی سەلاحەدینی ئەیوبی کە گەڕەکەکەی بەناوەیە 802 ساڵ بەر لە ئێستا کۆچی دوایی کردووە و گۆڕەکەشی لە کەنارێکی گەڕەکەکەدایە.